يخوا بخير بي دكتور رمضان بيروز بي وخواهی گەورە طاعات عیباد قبول کە لەگەڵ ڕەمەزانی کوی الحمد لله بفضل خواهی گەورە بەزیادی زیرەکی لە ڕۆژوو گرتن الحمد لله الحمد لله لە منداڵیەوە تەدریما زۆر لەسەر کردی لەسەرما قورس نییە الحمد لله ینی خۆی لە چەند ساڵیەوە ڕۆژوو لە منداڵیەوە لە بیرکە هەر لە یەکەم ڕۆژت لە بیرە یەکەم ڕۆژم لە بیر نییە بەڵام بە منداری دیانگولۆتان گرێ دەدەین هەتا نێڕانی پێ دەبووین عرفێکی باشە یعنی هاندانی من بۆ ڕۆژوو گرتن ئیدی الحمد لله ئەو کاتی لە کچکە بووین ڕەمەزان لە هاوینێ بوو هاوین زۆر ناخۆش بوو یعنی هەندێک مەشەدم لە بیرێکە زۆر ڕۆژوو بوون ئەو لایەنە دینێک کە هەت بۆ قوتابێک چکە ڕەنگە بۆ قوتابیانی پۆلی 6 قسەی زەنابەت کە بە تایبەتی دەرەجەی باشتی لای باش بێ لایەنە دینیەکەی کاریگەری بەسەر خوێندنێکی جدیت هەبوو ڕۆحیەتە دینێت من یەک لەو ئیسپادانەی کە کردم لە کولیە طوب وەرگیرام دینداری بوو دینداری لەگەرە خۆم ئەو حەز دەکەمەوانی کە پۆلی ششن ئیسفادە لەو تەجروبەی من بکەن طبیعی زۆر زۆر مهمە نەترسی یعنی ئەمن کە دەچوومە ئیمتیحانێ سبەینەکەی کە دەچوومە ئیمتیحانەکە هیچ دەفتەر و کتاب لەگەرە خۆم نەدەبێت دەمگوت بە تەمای تو خوای ینی ئەو سەعاتەی پێش ئیمتیحانی هیچم نەدەخین وەکو برێ ترسێک هەیە دەمگوت دەدەم پشتم بەخوای نەبەستیە ئیدی لە چی بترسێم دیارە ڕاز ناکە پشت بەخوای نەبەستیە ئەگەر پشت بەخوای بەستم لە چی بترسێم یعنی ئیدی ئەو سیقەی زۆر زۆر بەڵام دکتۆر خیندی بوو لە ماری ئەوە نەبێت بەتەمای خوای بسی من ڕۆژی وە 11 ساعتم دەخیند کەو کاتێک کە ئیزن درابووین ئێستاش ڕۆژی 11 ساعت ئیشێ دەکەم ڕاهاتی لە یعنی مەبەستم ینی زۆر مەبەستم هەیە دەیە وەڵا نەخینی شتیەوە هەلە نییە ئەوەی نەخینی طوبی پێ نایەتی هیچ کەسێک نەخینی دەرەجە طوبی پێ نایەتی طوب یعنی استمرار وەکو بیرلێدانە بە دەرزی دەبی بەردەوام بی یعنی دەبی بەردەوام ببی بەڵام زۆر مهمە نەترسی تەوەکل بکەی لەسەر خوای گەورە دوای زوهد ئەو زەنەترسی طبیعی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی حشرەکەی ببەستەوە ئەوجا تەواکل جیایە و تەوەکل جیایە کابرای نەخین برێ بە تەمای خوای ئەوە نابی دەبی هەوڵ خۆت بدەی ئەوجا تەوەکل لەسەر یعنی کاتێک کە سەرکەوتی ئەو تەوفیقاتی رب العالمینە بەڵام دەبی لەگەری جهد بکەی خوای گەورە قانونی ئەو هەدانایە یعنی خوای گەورە سنەتی ژیانی ئەو هەدانایە هەوڵ نەدەی سەرکەوتنی بەدەستنانی و کاتێک کە سەرکەوتن فەرقی ئینسانی ئیماندار و بێ ئیماندار ئەلێرکوانەیە کاتێک ئیماندار سەرکەوت دەرێت تەوفیقاتی رب العالمینە ئیشە باشەکان دەگەڕێنەوە لەو خوای گەورە خوای گەورەی یارمەتیدایە ئەگەر خوای گەورە یارمەتیمان نەدا هیچ شەک سەرکەوتوو نابێت میهرەبانی دڵسۆزی و لێزانی